بیسەرانی خۆشەویست کاسبکارانی بەڕێز بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من هیوادارم گیرفانتان پڕ بێ لە دیناری تازە و پاک و نفت و نۆ دیناری زۆری تیابێ کەمیشی تیابێت مهم بەرەکەت حسابە بەرەکەت هەبێ کەمیش بێ زۆرە بەرەکەت نەبوو با زۆر بێ هەر کەمە لە مەڵقەیە لەگەڵ کاک حاجیە ژارە چەند ئەزمونێکی دیکی خۆی باز دەکات و دەژێڕێتەوە وە گفتوگۆ دەکەین لەسەر بازاڕی زێر بازاڕی زێر چی لێ هاتووە جاران زۆربەی کات ئافرەتان لە بەردەم جامخانەی زەڕەنگەرانە دەبینران ئێستا لەواچێ بەس بۆ سیرکردن بێت ئایا پیاوان چۆن هاتوونەتە ناوم بازاڕەوە پیاوان حەقیان لە ژنان کردوێتەوە پیاوان پیان وایە کە مەتبەخ چێشخانە شوێنی ئەوان بۆ ژن لی داژی کردوون ئێستا لە شوێنێک لیانگیرانە لە شوێنی کە کۆنتترۆلێک شتەکە بکەنەوە کاک حاجی لە مەتبەخیان لێ سندوین ئەمانەوێت لە زێڕە حەقکەینەوە کاک حاجی هەڵلقەی پێشوو بەڵێنماندا کە باسی ئەوە بکەین کە ئێستا ترسێک هەبوو تەمە وەختی خۆی من لە کۆتاییەکانی ساڵی 2025 و 2026 بە پشبەستن بە چەند زانیاریەکی زۆر باشێکی لەوانە جەنابێ بوو دوو ترسە بوو کە ڕایگەێنی دانیشان وتمان دوو هەواڵی ناخۆشێ جارێ ڕای ناگەێنین دانێکمان ماڵ پێشڕاگەیان کە ئەگەری هەیە ئەو کاتە ئۆنسەیەک زێر بە 5300 بوو وتمان ڕەنگە بێتە نیوەی ئێستا یا لە 16 نرخی ئێستا یەکییان ترسێک هەبوو کە بڕێک پارەی زۆری خەڵک دەیان ملیۆن دلاری خەڵک 45 میلیۆن و 50 میلیۆن دلاری خەڵکی هەولێر و سلێمانی لە دووبەی بوون کە ئەگەری خورانی هەیە چکە تۆ بەزی خسۆتە بەردەم پشیلە هەر بالموناسبە کارگەیەکی زی و ئێستا بتوێ کارگەیەک دابنی بای چەندە؟ بەڵێ سەرەتا زۆر خۆشحاڵم زۆر سپاسی تۆ بینەران و جێگران و هەمووتان دەکەم ئینشاءڵڵا سەرەتا بۆ جاری شەشەم ئینشاءڵڵا ئەوەی لە فەرهەنگیمە و لە ڕابردوویمە هەیە ئینشاءڵڵا دەیکەینە قسە و قسەی لەسەر دەکەین و خەڵکێک سوودی لێ دەبینی هەر لۆ هەندێک ئامانجیمە ئەوەیە ئەنی خەڵک سوود لە قسەکانی مە ببینی ئەوانەی باشن ئەوانەی خراپیشن داوای لێبوردنیان لێ دەکەین ئەخۆ حاجی خەڵک ڕئی زۆر باشە خەڵک زۆر کەڵکی لێبینی سوارەی لێ کردووە من خۆم هیچ ئامانجەکمانێ لەو بەرنامانە بەخوای بەس تەجروبەی حیاتی خۆمانە و هینایتوانە سەرمێزی و بە خەڵکمان گوتیە و کاکە ئەوەی ئەوانەی ئەمە ئیسفادەمانێ کردی ئەنگۆ ژوەرە شریکمان بن ئەوانەی ئەمە زەرمان کردی ئەنگۆ شریکمە بن بەس دەرسی لێوەگرنی چتر نییە فقط لە قازاندا شەریک بە لە زیارەت تەریک بە نا بەس سیرکە توشمە بەیانی لەبەرچی بەڵێ سەرەتا کارگەی زی و بە گوێرەی داهاتەکەیتی ئینتازەکەیتی ئینتازی 300 کیلۆبی سعرەکە و بەس فول پرۆفشنال بێ مثالەن ڕۆژانە 4 ئیش بکە سەروی 20 میلیۆن دلار کولفەیتی دیجیتەڵەکەی کە جەماعەت هەمووی لەگەریانە دووەمیش کارگە هەیە هەتا 7 میلیۆن دلاریش مثالم بە گوێرەی ئینتازەکەیتی ئەوەیانە ئەوە کارگە وەکو کارگە بەس کارگە وەکو ڕەشەبایەک بوو هەر خۆی لە خۆیدا بزنزی زیوی وەکو ڕەشەبا دێ یەکەم جار مەجموعەدارێک دەشتێنی و تێدەپەڕی ئەوەی توندبی لەو ڕەشەبایی دەمێنێ ئەوەی بێ سەبەربی بێت تەعاملبی وەکو ئەو دارەزای بۆچی پرسیاری تێچوی کارگەیەکەکە بزانم ئەم کارگەیە بە تێکڕا خۆی بایی چەنەوە خەڵکی کوردستان سلێمانی بۆ نمونە 50 میلیۆن دلار خەنە قونمشتی خاوەن کارگەیەکەوە خۆی ئەسڵەن سامانەکەی بایی چەندە کاک محەممەد باوەڕ بکە هەموو بازرگان و تازیر و سەرمایهداری وامان هەیە زۆر ئاسان دەتانی دەدا نەشدانێ بەس باوەڕی بەوەی نییە بەو کڕیارانەی خۆمان فەرمەوە کارگەکەیە کارگەچی کوردیە لە سلێمانی دانرا 2 میلیۆن دلار دانرێ کارگەیەکی زی و بە 5 میلیۆن دادەندرێ بە 5 میلیۆن دادەندرێ بەس چ گرنتێکەیە خەڵک ئەو کاتینێرێن ئەوە کوردیە و عادیە ئیماراتی ئەسلیە کاک حاجی ئەو گومانە تا چەند لە شوێنی خۆیان بوو کە چونکە تەنیا ئەوەی کە کارگەکە و بای 100 میلیۆن دلار مانای وانە تۆ بتوانین متمانی خەڵک پیاکی جای وایە کەسێک هیچ دینارێ لە گیرفانیان نییە
جنابەت چەندین جار ڕوویاوە دینارە لە گیرفانتانە بۆ 100% متمانەی چەندی میلیۆن دۆلارت هەبووە 100% متمانە و سومعە و ناوبانگ و ڕەپیوتیشن شتێکی دیکەیە 100% باش قسەکە لێرە ئەوەیە ئێستا لۆگۆی ڕووداو خۆم لۆگۆیە پارێکی زۆر کەم چوە لە تێچووی دروستکردنی لۆگۆکە وانە بەڵام ناوبانگەکەی براندا بە ڕوودا بە ملیار دۆلاری نادا ئەوە ناوبانگە ینی ناوبانگێکە بۆ ئەبێ بە برند بۆیە واڵێن مەبەستم چییە لێرە ئەگەر ئەم گومانە تا چەند لە شوێنی خۆیان بوو کاتێک گومانمان کرد ترساین بۆ بە خەڵک ماموتکایە وریابن پارەی خۆتان مەنێرن بۆ کەسێک کە نایناسن ڕەنگە لە ناکاو کارگەکەی دابخە لە دووبەی شتی وا ئەکرێت لە بۆ پارە خواردن بە دڵنیاییەوە هەیە نەکە لە دوبەی لە هەموو دنیا هەیە بوونی هەیە کو شەریکێک لە کوردستان مایە پوش دەبی کۆمەڵک پارەی خەڵک دەخورێ و دەڕوە هەمان شتە هەمان شتە بەس بە دیزین و بە کوالێتیشت کە دەخورێ بە نەوعی کابراایەک بێ سبینی هەر دەستی و کاکە ئیفلاس 50 میلیۆن دلار لە ئەسلیشدا بڕۆ ناوەڕۆکی 50 میلیۆنەکە 5 میلیۆن دلار قەردارە کابڕاست ینی ئەوە فەرقی هەیە ئەو مایە پوزبوونە لەگە مایە پوزبوونەك لە ئیمارات ڕاستە ئەوانە جیاوازن ینی ئەمە چەندین دەنگۆمانجێ لێ بۆ لە شێخەڵای لەناو بازاری سەرافی بازاری دۆلاری دەرێن فرانە کەس 10 میلیۆن دلاری عالەمی خواردی هەراتێ بڕۆ ناوەڕۆکەی 2 میلیۆنە 8 میلیۆنی هاتە سەرێ و هەر نوێی کردەوە هەر هاتە سەرێ سوی چۆتە سەر ئەو بابەتانە ئەوە مایە پوزبوون نییە ئەوە زۆرداریە لە مایە پوچبوونەکەی ئەگەر ئەو مایە پوچبینی پێنارێت کارگە کە کابرا کارگەکەی دەستێ باخیرەشی نقم دەبێ کابرا ئیفلاس دەبی بە فعلی ئیفلاس بوو بەس کابرا ئەو کاتی دەرێ بە فعلی ئەمن 2 میلیۆن دلار قەردارم نارێک کاکەم 100 میلیۆن قەردارم باشە ترس هەیە کە خەڵک پارەی بخورێ لە ئیمارات وانە نا ئەو کاتی بەخۆی خودی خۆی زی و ئەها باس سەرەتا باسی وەت کرد کارگەی زی و بەخۆی بە 5 میلیۆن دلاریە یا تو بچی 50 میلیۆن دلار بدەیە کارگەی پێش وەختی ئینتاجی 2 مانجی بە سەڕە بگری لە چێندەری دنیا بووە لە چێندەر و پارچەوەرە قەکە بنووسی کاکە ئەوە ئەوون دەما ئەوون دەست تاریخی ئەوەن دەزیوەکەت وەردەگری بەو شەرتێ دەبی 150 بدەیت لە چی دنیا ئەو بازرگانی هەیە کە بازرگانی خۆمان ئامادەیە بڕژێن بۆ نموناگەر من 10 کیلۆ زی و ویست بێ دەبایە پارەی پێنجی بدەیت لەسەر چ وەرەقەیەک لەسەر وەسلەکی دەنووسرێ وەسلەکە کولفەی وەسلەکەی یاسایەکی 250 ناری تەبع چۆن قەینا کولفەی وەسلەکە هیچ نییە ئەوە نەش نییە بەڵام ئەم وەسڵە لە محکەمە و لە بانقێک کاک محەممەد پشتڕاست نەکراوەتەوە بە دڵنیاییەوە بەس یەک پرسیار لە جەنابەت دەکەم ئەو کەسانەی کە بازرگانی دەکەن لە ئیمارات ئیماراتی نینە ئێستا ئازی هەژار شەریکێکی لە ئیمارات وایە کوردستانە عراقیە لەوێ دانیشتە بزنس دەکا سبینێ ئەگەر ئەم بەرنامەم هەبی پارێت و بخۆم یەکسەرەوە ناکەم یەکسەر ئەتو ئەو ڕۆبێ سبێنێ من بڕۆم بەرنامەدا ڕێژراو دەبی کابرا دەگاتەوە سووریا دەگاتەوە لوبناان دەگاتەوە ئەمریکا وچی گەیشتە وێندەر هەموو شتی تەواو کرد خلاص بوو ئەو کاتی دەرێکاکە وڵا عملەکان دەنێشتەوە ئیمارات لێگەڕێ ئەوە ناوبانگی ئەو بەکاربێنی ناوە لۆ ئیمارات خۆ CNN ئەمریکی نییە ئیماراتش وڵاتەکە وەکو ئەو وڵاتانە بەسیە ینی وڵاتە چی CIA بەڵێ سیاعی و تیجاریە و ینی ئاسانترین تەسیلاتی لە بۆ هەموو دنیای عەرەبی و دنیای عالم کرد وەرم بزنس و سەرمایەکانتان بینێرە ئەمن هەمووتان نەگەرم ئەمانە ئەوە بێشکە ئیمارات هەم لە ڕووی اقتصادیش لە ڕووی بانک متەتەورترین وڵاتە باشکەواتە ترسی پارە خواردن کە ئەبێ کەم بێ نابێ زۆر بێ خۆ نەک ئەو دەپارەی لە عێراق دەخورێ ڕۆژانە بە ساڵێک دوعاالەتی وا ڕوونادا بەڵام ئەگەر ئەو شەریکەیەش لە ڕێگای بیمەی ئیماراتی بی لە ڕێگای تەزمینکردنی ئەو معاملانە بە دڵنیایەوە حکومت دەداتەوە نەی باشە بەڵام لە ڕێگەی ئەوە نییەکەوە نابەداخەواتە ئەتو لە دوکاندارێکی احتیاری دەکڕیتەوە دێڕەکە ئەوەیە کە کەسێک 10 کیلۆ 100 کیلۆ زیوە کڕێ 100 کیلۆ گریمان بایم میلیۆنێک دلار باوادا بنین ئەێ 500,000 دلار بێ 500ەکە لەسەر وەسڵێکە ئەوە نییە لە بانقێکی گەورەی این بیمە کرابێت و لە کۆمپانیایشی گەورەی سندوقێکی گەوری وە بەرهێنان بیمە کرابێت بڵێ پارەکەت ناخورێ ئەگەری پارە خواردنەکەی زۆرترە دوو مانگی دیکە ئەم زیوەت پێگا کە پێگەشتی ینی مامەڵەکە زیاتر لەسەر سیقا بنیادنراوە لەسەر سیقا کە
من لێرە و تۆ لەوێ یەخەی کێشەگری تۆ وڵاتی تۆ نییە ڕاست نە تۆ خەڵکی ئەوێ هەردووکار بێگانن هەردووتانەر بێگانن نسبەت ئیمارات لێرابێ ڕەنگە ڕوود بەرێکتری بکەوێت کەسەکە لە ترسی ناوبانگوانی خۆی هەنێشت هەیە نەیکا کە ئیشیکا مەسەلەن جاری وایە. ئێستا چەندێک زیوی کوردستان لە ئیمارات ماوە؟ 8 تن ماوە 8 خانی قەدیم ئەویش ئێستا ڕێ هەیە بەس خەڵک بە ئارەزوی خۆیتی دەین تۆیان ناینتەوە بۆ نایهێنەوە یعنی لەبەرەوەی ناینتەوە ئێستا هەولێر هەرزانترە لە دوبەی ئێستا بە چەند زیو لە هەولێرێ بە 2000 ئەو بەیانەی 2500 $70 بوو کیلۆیەک زیو ئەو بینیتن بەلانی کەم $150 مەساریف و ئەها فەرقیتی زەرەر دەکات ناینی ئەگەر لەوێ جێیەکی ئەمانی هەبی لەوێ دابنێ باشترە نەک بینتەوە ئێرە جام بەرنامەیە کاتێکە کە ڕەنگە و ڕۆژی پەخشەکرێ نرخی زیو گۆڕایە بۆی خەڵک نەڵێ و کەی زیو ئەمڕۆ بەوەندەیە نەنا ئەوە باشە ئەوەی کە لەسەر ئەوەنسی ئێستا باڵێ ئەوەی ئەوەنسی ئێستا ئەفتاونەوەی بزانە چەندە لەسەر ئەوەنسی کە ئێستا هەیە باڵێ هەفتاونەوە جارانی چەندی کەم 32.16 بکەم حاجی هەنێک جارانی 32.15کەن $2540 ئەو بەس کڕینیتی لە دوبەی بیکڕ بەڵێ $100 پرینۆمی ئەو عالەمیە ئەو عالەمیە $2606 $40 نەقلیتی $2,700 لە هەولێرە بە $2570 گرانترین مارکەکەشە $130 لە هەرزان کابرا ناینتەوە ئەگەر نا ئێستا ئەگەر خەڵک ئەو هەشتانەی بینتەوە هیچ خطوورەتەک نییە دوای یەک شتیت کە لێرە هەیە کاک محەممەد لێرە خەڵک زیوی بوێ فەوری ئازرا نییە پێشوەختی بدەیت لە بەرەوەی بازارەکە ینی خلاص بەڕادانکردن و بەکردن نەمانە بڕۆڕاست بیکڕەوتەوە پارەکەی بدە و بەگرەوە کاک حاجی ئەم بازاری زیوە تۆزێک بازاری زێڕیشی تێکیە بازاری زێرش خۆی هەر تۆزێک تێک چووە بەڕاستی پێشوی ئەم زیوەش ئاوا برە و بسەنێ باسمان کرد بازاری زێر لەلایەن پیاوان و خەریکە کۆنتترۆلەکرێ ئێستا جەنابەت ئەوەندەی مامەڵە بە زێڕەوەکەیت 3-4 جۆر زێر هەیە زێڕەکەیە خشل و ڕازانەوەی بە جامخانەوەی زێڕەکەیە لیگرەیە زێڕەکەیە بە ئۆنسەیە و قاڵ بیشیمان هەیە بابڕێ کام لەمانە زیاتر زێڕی جامخانە زۆر باوی ماوە ینی کاک محەممەد لە زێر کە گەیشتە سەری جامخانە ئێستا لۆ ڕوون دەکەمەوە سەرەتای زێر کە گەیشتە ملیۆن تۆماتیک زۆر سارد بەوە ئەو چەند مانگەی خەڵک بوو لە قوفڵ بوون یعنی ئەو چەند ماگەیەکەمە بەست بەڵێ کە گەیشتە ملیۆنی لە ملیۆنی ڕا خەڵک بێ هیوا بوو ئامانج و عەز و شتی لەسەر نەما ئەوە یەک دووەمیشیان ئەو 3-4 مانگەی کە زیو کرا فەراغی ئەو بێ ئیشەی زێڕینگران لیرە هاتە گۆڕێ لیرە کەمال ئەلم لە بۆ زێڕینگران قازانجەکەی وهانیە بەس وەکوە شەڕ باشترە لە بەتاری شەڕ باشترە لە بەتاری لیرەیان هینا و خەڵک کڕی و خەڵکەی باشش قازانج کرد لە لیرەی ئەو شەپۆڵی زیوی هات خەڵک مایوز بوو لە لیرەش هیچ نییە 5,000 چیە 10,000 چی قازانج بکەم لۆ ناسم لە زیوی ئیش بکەم $100 خێرا لۆ دێمە زێڕی ئەمە قسەی زەڕەنگەرەکەی قسەی هاوڵاتەکەیە تەمانم باسی 100 پیاو مشتری لیرەیە 100 مشتری ژن ئەسلەن هەر زەوقی لەسە لیرەی نییە مەگەر بۆ پشتوێن و پێشتر مشتری زۆر وا بۆ بوو زێڕی بە عەز دەکڕی عەزی لێ بوو ئێستا زێڕی بە ئیجباری دەکڕی ئیجباری چییە ژنی لۆ کوڕی دێنی مشکیلەکەیە کارە ساتەکەیە میان قەردارەکەیان ئەو زێڕنگرە یارمەتی دەدا 50 مسقال زێڕی بە قەر دەداتی ئەو ناو عبابەتە ئەو بازاڕەما لە ناو مشتری تەبقەکی ژمایە تەبقەك لە بۆ بە قەرزە حەڵاڵە نا 100% ڕیبایە ئەوە ئەمە لە جێ مامۆستایان و بەس ئەمە هەموو زێڕنگرێک دەزانی زێر بە قەرت ڕیبایە ئەوە معلوم لە بابەتی حەڵاڵ و حرامی زێڕە مەفروزە حاجی هەژارەکان حەجی کردبێ نامە خۆشبەختانە بەقەدر 100 مەلای لێ بزانی نانە ئەوزە هەر ئەم نیش ناکاک محەممەد 100 نۆتنۆی زێڕنگر دەزانن ڕیبایە
بس هەندێک سیما و مەجال و ئەولا عسە ئەو زێڕنگری کە بیەوێ شتێک بکە دەیبینتەوە. ئەوەیان دووەمیشیان ئەوەیە میسالەن تەبقەکەیە کە دەرێنە ١٩ زێڕنگری ئیشیانی ١٠ هەیە ئەو تەبقەیە لە بە ئەو ١٠ ئەو تەبقەیە ینی برێن و نەرێ هەولێ کە زیێری جامخانە دەکڕێت ئەوەی گرانەکەی دەکرد و جوانەکەی دەکرد و ڕاقیەکەی دەکڕی ئەمە ئیتالیۆمە لۆ ئەو مشکلی لە پارەی نیە ینی ئەگەر ئەو مشتریەتە بوو مانجێ دوو مشتری ئەو هاتە بوو ئەو 28 ڕۆژ خۆت پاردەوە بەس لۆ چێە لە ئەوانەی جامخانیان فولە زۆر پڕە ڕکنامیان زۆر بە قووەتە جامخانەی پڕ ئەبێ بای چەندێک 15 میلیۆن 20 میلیۆن دلار 20 میلیۆن دلار ئەدەبی تێیدا ئۆتۆپێڵی بەخۆی بای میلیۆنێک دلار یان نیو میلیۆن دلار ئێستا کە گوتم ١٩ زێڕنگر بێ ئیشا نەکرد نانیە بخوا ئیشی هەیە بەس بخۆ بڕۆیەکەیە نانی چاوەڕێوەی نەکە سەرمایەکەی زیاد کە ئەوە نەما 2 ساڵیشە سەرمایە زیاد نابی لە ناو زێڕنگرە زیاد نەبووە ئەگە کەمی نەکردبی زیاد نەبووە یعنی چەند ساڵ پێش ئێستاوا بوو کابرا 10 کیلۆ زێڕی هەبە ساڵانە کیلۆ 1-2 کیلۆ زیاد دەکرد ئێستا ئەوە نەما لەو ١٩ دەرێ ئەو ١٠ دێش برێن و نەرە ئێستا ئەمرێکی واقعیە زۆرترین سەرمایەدار و دەورەمەندەکانی تەواوی عێراق و تورکیا و ئێران و هەمووی لە هەولێر نیشتە جێنە باشە هەتا ئی خۆشمان باشە ئەو ١٠ دەیە کە سەرمایەداری گەورەنەوە ئەو شارانە دروست دەکرێت ئەوە دروست دەکرێت ئەوانە عائیلیان هەیە دەست و دیاریان هەیە وایە ئەو دەست و دیاریانەش دێن لەو زێڕنگرانە دەکردن کە ئەوانە هەریان دەبژێرن باش بەس وەکو عام لە زێبازا ڕزیوی ئاخیر دەرەجا ساردا ینی خەڵک تااقەتی نەما زێڕی خەڵک تااقەتی نەما وەختێک بە لیرەی خەڵک مەشغول دەبی ئستا لیرەکەش نەما کابرا لە زیوی ئەوەی هەیبوو ئەو معاملەی لە زێڕی دەکرد چوە زیوی لە زیوی زەرێری کریستا دانیش ئەگەر کەسەکە دەوڵەمەند نەبێ بەڵام دڵی دەوڵەمەنە 2 دینار لە گیرفانیاتی حەزەکە دیارێک بۆ خوشەکەی بکڕێ یان بۆ خۆشەویستەکەی یا بۆ خێزانەکەی یا بۆ دایکی ئەمانە غیرەتی ئەویان هەیە بچن ملوانکەیەک تاقمێ بکڕنیان ئەوانیش ئەچن دیسانەوە لیرەیان بۆ کردنەوە بە هەدیە ئێستا لیرە کڕی نەبووە لۆ هەدیەی نەبووە بەس قەدیم دەست و دیاری ئاژنە بە تەمەنەکان وا بووە لیرەی کڕیە بردیتی مندارێک لەدایەک بۆ لە من سەریدانە ئەوە قەدیم هەبووە یان میسالەن یەک قورپەمانۆ کردێ لە سەلیرێ ئەوە بەس ژنە بە تەمەنە قەدیمەکان بووە وەکو ئەو دا ئازی وەختی خۆلم باس ڕاست ئەوانە هەیە دا گەورە و نەناو ئەو بابەتان ئەو شتانە دەکردن ئەوەی ئێستا خۆ بەوەی مادی ناکە دەست و دیاری بکڕی دەگەڕێ ئەو پارەی کە لە ئەو زێڕێدانە هەدیەک دەکڕی زۆر گەورە و زۆر بەرچاو دەیداتە ئەو کەسەی دەیداتی زۆر خۆشحاڵی زۆر زیاتر خۆشحاڵترە لەوەی بێ ئەنگوستلەکی نیو مسقالی لۆ بکڕی یعنی چی لیری بۆ کڕێ مەسەوە ئەگەر ئەوەی ئەتو باسی دەکەی دێ ئەنگوستی لە 400-500 هزاری پێدەدا ئەنگوستیلەکی نیو مسقالی پێدێ بەڵام ئێستا ئەگەر کەسێک پیاوێک سلفەی کردووە 15 میلیۆن دینارێکی هەیە ئەوێ بە تیرە 2 نیشان بشکێنێ ئەچێت یا بە ئاڵتون بۆ خێزانەکەی بەڵام ئاڵتونێکیش نازی سبینێ زەرەرکە ئەچێ یا بە 15 میلیۆن دەلیرەی بۆ کاوانە 15 تقریبا 10 میلیۆن چکە زێر بە میلیۆنەک و 30,000 تقریبا دەلیرە زیاتری بۆ کابوون دەلیرەی بۆکەوە دەلیرەی بۆ کڕەیە ئەچێت پارچەیەک زیێری جامخانەی بۆ کڕێ ئەوەی عادەتەن ئەو پارانێک کە دەردەسی لە قوڕ ئەوانەمان زۆرە مشتریانی یەکسەر بە زێڕێک دەدا دەستی دوو بێ دەستعاق چکەم ئەوە ئەگەر بکاتە دەست و دیاری بکاتە خەناوکە بکاتە پشتێنێک دێ دەستی دوو دەکڕی دەستی دوو دەسعاق چکەمی هەیە ئەگەر وا بڕیارە دری خێزانەکەشی خۆشکە ئەوەی دەکا دەبەرەوەی پارەکەی خودی خۆی نانێ جەمعیە یان قورعەیە مەشروعەلۆی دەرچووە ئەوە یەک دوو ینی دەمەوێت تێت بگەینم لیرە نەمایە پێشتر کە دەرم 3-4 مانگ زێڕنگر خۆی مەشغول کرد بوو ئەستا نەمەسم برادر هەیە بە
ناسیای ئەوانە زەڕەنگەرم بۆ دۆزیوەتەوە کە لیرەی باتێ ئەوەنە تەڵەب لەسەری هەبوو ئێستا ئاسانە ئێستا بڕۆ بە دقە ئازرا ئێستا مەسە من بڵێم مەسەن پێشتریان وڵا 2 هەفتەیکە ئێستا 2 دقەیە هەیە ئێستا هەیە 2 دقەیە ئەوە یەکەچیان 2 لیرەی کوێ هەولێر لیرەی هەولێر ئەینا بەداخەوە دوبەی بازاڕی نەما ئایار 22 ئۆنسە بازاڕی نەما یعنی داخەکە ئەوەیە میسالم پێشتر 2000 لیرەی ئیماراتی ئایار 22 دەهات ستاندار بۆ خەڵک دەیگۆ بەس ئەسلیبی ئێستا گیانەوەی نیە ئەو زێڕنگرەی دەناسی ئەمە لە بەرنامەی گوتم کاکەوەرە تەنەکەی لە من بکڕە تەنەکەی بدەوە من ئەو قسەی من ئێستا بووە سەنەد لۆ کابرای لەو زێڕنگرەی دەکڕی دەداتە ئەو زێڕنگرێ پێویست ناکە بێ ئیماراتی بکڕی $10 و ئەسلی ترە لە بەرۆی لە هەر جێشی بفرۆشم مشکلێنی کاک حاجی چۆن من لیرەیەک بکڕم ماوەک لەمە پێشپیا بوو کەیسی وا زۆر و بەس من حەزم نەکرد باسیکەم بۆی ترس و لە ڕاوکێر دروست نەبێ چەند کەیسێکە بوو بە تایبەت کە ئەو ماوەی تر لیرە زۆر تەڵەبی لەسەر بوو من لە چنگی جەناب تا بوو جەنابێ نا کەسێکە هەر هاوڵاتیکی ئاساییە 10 لیرەم لێ کڕی پارەکە مایە ئیتر نەوەسڵێ نەشتێکە بوو لەو بینە ئەگەر من لیرە لە جەنابە بکڕم ئەم لیرەیە کوێی ئەناسرێتەوە کەی تۆیە سبینی ئەم لیرێ تەنەکە بوو بزانە لە هەولێرێ چەند کارگەکەیە هەر کارگە و ختمی خۆی پێوەیە بەسە لیرەکەی وەیە باشە میسالەن ئەمن ئیتیفاقم هەیە لەگەر میسالەن ئەیV باش ئەمیسالەن شەریکەی کاکی وایە باشە کاکی وا میسال من دروست دەکە هەر لیرەی دابنە عالەمە دەبی ئەو ئیV پێوەبی باشە ئیV 21 هەر لیرە چتکە کابرە بینی ئی من نییە مثالەن شەریکەشت کە هەیە بە ناوی ئێمیە ئێم 21 مثالەن لە بۆ وریای مەلایسینی دروست دەکە میسال وریا دەزانی ئەوە ئیویە ئەگەر لیرەک ئی منیش نەبوو لەو حالەتەی خۆ بەستەنیا بۆی دروست ناکە نانا ئێستا مهم ئەو مارکەی ئەیڤیا ئەتو خودی خۆ دەدەیەوە مارکەکەی دەدەیەوە معمەلەکەی ئەو بەرپرسە لەوەی ئایارەکەی مەزبوتان لەو ئالەتی ئێم هاتەکنە من لە منی نەکڕێ بەس هینایەکنە من کوسی قەی پێ بکەم ئەوە باوەسلیشی هەبی یەکسەر دەینێرمە فعس زانم بستوێشی تەواوە کە فعسم کرد کابرا لە معمیلەکەی خۆی عادز بۆ دێ لەکن ئازیە ژاری دەفرۆشی یەکسەر دەینێرم فعس دەکەم ئایبی نەبوو وەسلی هەبوو یەکسەر پارەکەی دەدەمێ تەواو ئەوجە خەڵک لێ دەرم بەداخۆ ئەسلی و ئەوە نەما ئەمە لە بەرنامەی سێم بەتون گوتم کابرا تەنەکەش بکڕی لە من دێ پارەی زێڕی لە من کڕێت پارەی زێڕی دەوێ ئەوە لە بۆ کڕیاری هیچ مشکلە نییە کڕیار دوکاندارەکە لەوەی گرنگ بەس ئەگەرم کڕیارە لە دووبەی کڕی بێ ئەوە حتمما لە دووبەی کڕیبی دوبەی زۆر بە 100 قات و بە 200 قاتیش لە زارەی کڕیبەوە مۆزوعەکە بە 100 قات و بە 200 قات لە هەولێرە زیاتر کوالێتیان مەزبوطترە و سەیترە نەوعی زیاتر زاڵە بەسەریان ئەوان ناوێرە نەوشتێ شانازی بە زیێڕی هەولێرە واکەین کاک حاجی وەنیە ئەو لیرانی هەولێرێک عیبێکیان بە دڵنیاییەوە هەتا ئێستای ئەشکالاتەکرم ئەتو ئەگەر بری فێر لە هەموو دنیاە ها مریشک دەوازینی بەخێو دەکەی ئەگەر ڕۆژێ لە 1000 قلی 10 قل بمری ئەوە زۆر تەندروستە وایە ڕاستە ینی 110 تەندروستە ینی مریشکەکەت خاوێن دەبتەوە نۆرمەل ئەگە لە ناو زێڕیش معمەلک بەدزی لە مارێک کردبی ختمی ئازیە ژاری لێدابی هەتا کەشف دەبێ ڕاستە بەڵام من باسی لیرەکە نەکەم کەسێک لە دووبەی ئەچێت دوکانێکی زەڕەنگەر شتێکە کڕێت ملوانکەیەکە کڕێت دوای ملوانکەی ئەوە نییە چۆن ئەتوانێت ئەم شتە بگەڕێنێت زێر نییە زێرەکە مەسەلەن یاری 21 دوور دەڕۆین ئەوە هەندێک 2 ساڵ پێش ئێستا هەندێک زێر لە تورکیا هات بە ئایار 21 دایانە عالەمی هەموو ئایار 16 دوای چۆن حلتان کرد دوای هەر زێڕنگر و بازەکە زێڕنگرەکە دای مشتری علاقی بۆی دانی ئازی ژاری تەنەکەی هینیان زێڕینە زەڕەنگەرەکە چی کرد زێڕنگرەکە مەزبور بوو باوەڕی بە زەرەرەکەی هیناو تاو ئەی نەیتوانی بگەڕێتەوە بۆ زانی ئیچە ئەو بابەتە زێڕانە هەندە زێر جاروێ دێ بەنایسایی داخل لەبێ ینی لە ڕێگای فڕۆکەخانە داخل ناجامە چوزانم خۆ پاسپۆرت لەگەڵ نیە ئەو لە بۆ کڕیاری هیچ مشکلێک نییە لە کوردستان هیچ مشکلێک نییە ئەو زێڕنگرە مەسئولە کە وەسلەکەیدا نووسرای براڤۆ
نووسرا DGI نووسرا دوبی من براڤۆ نەماوە کاتی کە من زێڕەکە بۆ دەرەکەوێت براڤۆ نەماوە مەسەڵەن کە حاجێژار ئێستا بۆ بە ماشەڵا گەورە بۆ بانقی داناوە ئەسڵان بە هەفتا پرزگەش ناگەیتە لای ئەوان نەما ئەو جاران بوو چۆن شەربەتی فرۆشت و ئێستا ناکرێت بڵێ وەڵام شەربەتە شەکری زۆر تیا حاجێژار ئەو عالەتە قەت ینی هەبووە زێڕێگر هەبووە ئیفلاس بووە نا ئیفلاس ناوازی ئێستا زێر وەستایەکە بە خوددا عافیکە مرد زۆر زەنگین بوو بەسەدا ئیفلاس بوو مرد هەستا بووە وەستا زێڕی لۆ عالەمێ دروست کرد دەورە من کە دەکەوی زۆر زەحمەتە کاک یعنی قیتبوونەوەی زۆر قورسە هیچ شتێکیها بە ئاسانی پێی هەزم ناکرێ باشە ئەو پیاوە یعنی وەختێک ئەو 150 کیلۆ 140 کیلۆی دەینا هەولێرە و دەیدا جمنەسیان ئەمە هەموو مفرەت بوون یانە دەچینەویمان دەکڕی ئەوە بەسەدا مایە پووز بوو هیچی چینەمە بووە وەستاوەستانی لە بۆ عالەمێشتی دروست دەکرد ڕیسەکەی بۆ بە خوری ئاخیری وەی لێ هات ئەوەندە زەختی لەسە بوو قەرداروازیان نەدەینا مەجموعە قایشێکی لە بازاڕی دروست کرد ئەو کاتی ئەو قسەی لێ دەکەم هەفتە ساڵ پێش ئێستا مەجموعە قایشێکی دروست کرد لە خەڵکی هەموو عیار 90 بە 21 ینی هەر قایشێک ملیۆنە کیلۆ ببینێتەوە ملیۆن و نیوەک ئاخیری هەموو زێڕنگرەکان بخۆیان دایانەوە ئێستا تو قایشی لە من کڕیە ئەمن پارەی 21کم داوە تو خلاص ئەو زە کابرا مرد وەفاتی کرد خوددا لێی خۆش بی و پیاوەکی زۆر چاک بوو بەس ینی ئەندە ئینسانەیە دەرێ ئینسان بیدایەتی گوتم خوای گەورە ئینسانی بە تەبیعەتی خۆی خۆش دەوێ ئینسانی ناوێت 6 ڕووبی 6 نەو عەجزیم بسمە مزگەفتێ و عەقەڵک بە من برێت کورۆ پیاوەش گەلە بەدینە بسمە ناو تیجارەتی بر کورە برێن پیاوەش گەلە ئەمینە بسمە نا ئەوەی کورەوە پیاوەشی گەلە سادقە ئەوان نا پیاو بە ڕووی خۆی دیاربی ڕوو ئەمن کامل نیمە بەس خوا کاملە ینی لەوانەیە ئەمن عیبەکەم هەبی ینی خەڵک هەبرێن کورە کاکەوە ئەوە عیبی وینی و هەر خەڵک پێی دەرێن ئینسان بە تەبیعی خۆی جوانە بەو ترش و شیرینەی جوانە ڕاستە یعنی ئەتوو جاروێ دا چار ئەولادی بەخێو دەکا یەکی بەدر نییە ینی داچی خۆیتی بەدری باشە لۆ ئیلا ئەمن دەبی بەدری هەموو عالەمێ بم ینی لۆ کاک محەممەد ئیلا دەبی هەموو خەڵک برێن پرۆفشناڵە بابە ئینسانی وا هەیە سانە کاک محەممەد زیاتر هەموو ئەگەرەکانی خۆی مادی دەکە مەزدەر دەگەڕێ سەرچاوە دەبین تۆ دوو قسە دەکەل و ئەو خەڵکەی کاکە ئەی هاوار ئەوها دەرێن خۆ کاک محەممەد بۆرسەی دانە نایە بەر بەجێ بکەن بفرۆشن بێلیان بکڕەوە قازانکەی قسەک دەکەی لله ینی ئێستا من ئەو قسانە دەکەم کەس نایە پارەم داتێ ینی برێ وڵی ئاجێژەر وەرە سیقەت پێ دەکەم یان وەرە ئاجێژارات و بە ئەمیری المؤمنین بابە من پێویستم بەوەی نییە ئەمن ڕۆژی قیامەتێک کە ئینسان وەفات دەکە خۆ نایە دەورەمەندەکان یان پیاوەکانی مەعتیان کریمەوانە بێنە من معاسەبە بکەن خوای گەورە دێ یوم القیامە هەیە یوم الحساب هەیە وە ڕاست ئینسان ئەوها یانێ لە زێر ئێستا ئەو پیاوە جوانە ئەو پیاوە نازدارە ئەجا من ئەوەی زۆر کورت وەختی خۆی دوکانی شەربەتم هەبوو گرانی بوو ساری نۆهەتەکان بوو هەر زارێ نۆهەت 92 هەتا 96 خەڵک ژیانی زۆر زەحمەت بوو ڕاست گیرانیەک بوو نەوەک بوو ناوە شاگردم هەبوو ها شتیان دەبرد و بەبێ پرس ئەو وای دەکرد ئەمنش دوو چیانە برد پارۆش لە دەغیدەک پارەیان دەبرد و هەبوو شەکری دەبرد هەبوو هەم مریشکمان لۆ دەهات دوکانی لە فەم هەبوو بەرخۆلە مەرخۆلە هەبوو مریشک داهاتە خوارێ لایەک سینجی پێوە نەبوو مانگەک بوو گۆشتی نەخوارد و سینگەکەی لێ دەکردو دەگۆ لەگە کورانێ ڕزایتەوە ئەنی قەزم نە مەجموعە شاگردەم دێ ینی ڕۆژێک سینگاتە خوارێ مریشکا سینجی پێوە نەبوو سینگ بۆ پێوە نەبێ مثل دەی برد مثالەن ئاخیری دوو ئەوەم هەبوو دوو جێگرم هەبوو ئەو کاتی یەکیان لە شەربەتی وێشان لە فەیو دەمگۆ هەر کەسێک شاگردی دیت ئەوهای کرد دەری کە 5 دینار ڕۆژانە زیاد دەبێ زیاد دەبێ یان ڕۆژانە زیاد دەبێ ینی بە فترەی کورد زیاتر لە 12 مۆزەفیان کرد ینی کارمەندی منیان کرد دا ئەو دەی برد ئەو وشەکە جوان نییە هەنی برێمەها دەی برد و با بڵێن دزینە لەو بابەتانە بەس ئەو نەو عدزیە فەرقیە لەگە ئەو نەو عدزیە ئێستا ئاگدار بە ئەو دزیا حکمی لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ حکمی دەست ڕاژیران ڕاوەستە لە گرانی دەست بڕیت وا ڕاست
ئەو کاتی فەرقی هەبوو لەگە ئەو کات ئێستا بەڵەوە ڕاست کابرا ئێستا ئاسانترین ئەو وەختی گرانترین شت لە ژیانیوی زگت بوو زگی و تێرکە بەڵەوە ڕاست 1 کیلۆ شەکر بە 100 دینارێ بوو 1 کیلۆ ڕوون بە 50 و ژیان بوو ینی ڕاستە شاگردەکەم پارەی بردو ئەمنیش هیچم پێ نەدەگۆ بەس دەمگوت یانێ مەچوە جێ کابرا بەم بری ئەرێ فرانە لۆ دەرکرد برێ مۆڵا لەسەرەوەی مەچوە جێ کابرا ئەمن بناسی مەرێ لەوێ ئیشم کردیا ئەلەکنە من شاگرد وە لەکنەم لەسەر شتێکی خراپ دەرکرا جامەگەر خۆی بخەنشێنە عالەمە ناسی ماوە قەزدم یانێ ڕۆژەشی پاش 15 ساڵی دوکانی شەربەتم نەما یەک لەو کارمەندانم ڕۆژەشی تەلەفۆنی لۆ من کرد لە ئینسان دێ ئینسانی باش لە هەموو بە خراپەک خراپ ناوی ڕاست کە خراپەک دەکە چکە هێسکەکەی سافا ئینسانێکی باش عدەنەکەی ڕاست خراپ نییە لە ئەسڵدا پیاوە بەس ئاز ژروف بار و دۆخێک مەشاکلێک شتە گوێی لێ دەکە مانەوە نییە ئەو کابرا هەتا مردنێ هیچە وڵا 15 ساڵ دەبوو ڕاضەم دەکرد لە قاعەشی دوسێ جار ئەجە تەلەفۆنێک ئەگەنەی ناسم جوابنە هەر بەخۆمەوە هامە چکە ئەوەندە تەلەفۆنم لۆ دێ بلە خز بە شەو وڵا تەلەفۆنەکەم زۆر لۆ هات نووسی بکاگ ئاجی لە ڕای ئەو خوای جوابم دۆ ئیشێکی زەروریم پێێتە ئەمنیش هەلەوە گۆڕێ درم چ گوتم هاتمە دەرێ لە قاعی فەرموو گوتی دەمەوێ بدمیم گوم چێ ئەتو گوتی نارە دەبی بێمەکەنێت وەڵا ئەمنیش گوتم وەرە مشکلە نیە وڵا عنوانمدایە وەرە هاتەوێ گوتی ئەوە ئەمن 15 ساڵ پێش ئێستا ئەو مەبلەغەم لە تو بردیە ئەو کاتی ڕۆژێ 30 دینارم بردیە دینار ئەوەندە ساڵە بە ئەوەندەی کردیە وەڵی نێک درهەم زیادە نێک درەمشکمە سویسڕەکەی کردبووە تەبا تەمەەن ساری 98 ئەو ئیشێ لەگەرەمە کردیە 2-3 ساڵ پێش ئێستا هات گوتی ئەوش پارەکەم هینا بەبری زۆر بوو زۆری بردبوو لە ئەو کاتی گەلە زۆر بوو ئەو کاتی حسابکە شریکی من بوو 2 ساڵە ناخۆشەکەی لەوەی نەبوو ینی تەبان کاوی شەم گۆڕێم گردنی هەموو کەسەکەم ئازا کرد چکە من زیاتر لە 200-300 کارمەندم هەبووە ئیشیان کردی و ڕۆیشتینەوە هەبووە خواردیتی بەبێ پرس هەبووە پیاوەتی کردی بەبێ پێویستیان بەگەردن ئازان ئەیشکانە بووە بە سعری ئەمڕۆ بە 150 سویسری بە 150 بریمەر حساب کرد بوو مەبلەغکە هینابوو گوت بە ئێستا وەزعم باشە بەس وەڵی ئەوەندە بەسە من بخۆم دام پێدا بنێ برم ئەوەندەم بردیە لە تو ئەوە زۆر سەرنجڕاکێش بوو باوەڕ بکە شۆچی کردم یعنی ئەوەندەم ڕگلێ دەبەوە بەس ئێستا ئەوەندە خۆش دەوێ یعنی ئەتو زۆر زەحمەتە ئەتو جاروێ پێ نەزانی بوو کە پارەی بردووە بە ئاخیری زانیم لەسەر ئەو شتەی دەرکرا بەس بەو مەبلەغینە دەزانی نانا یعنی 2-3 جار کابرا چاهیراکن ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گوتی ئەوە چی کردی ئیمامی ئەمیر المؤمنین گوتی ئەوە قوربان دزی کردیا گوتی بیهێنن پرسیاری لێم گوتی چەند جارت بردیا گوتی 1 جار گوتی ڕاست ناکەی گوتی ڕاست برێ حکومەکەت دەگۆڕێ گوتی 2 جار هەر درۆی کرد گوتی 3 جار درۆ گوتی وەڵڵا خوای گەورە هیچ ئینسانێک بە جارێک و 2 جار و 3 جار فەزع ناکە مەجاری دەدە دەرفەتی دەدە تۆبە بکە بەس ئەتوو زیاد لەوەی لەو مدەیە بردیت لە بەرەوەی خوا فەزعت ناکە بە 3 جاری بە 2 جاری بگەڕێەوە ئەو جەوە بوو ئەمری ئەو بڕیارەی دەرکرد کە دەست بەڕێم بوو ئەو کابراهات گوتی ئەوەندەم بردیە ناوم دەرچۆلۆ عەزێ گەردەنیشم ئازاکەەوە وەڵڵاهی خوا شادە لەو ڕۆژیەوە تا ئێستا ئەمن 1 دەقەژنەوە لە بیرم کردی کە چەندم لە تو بردیە هاتیمەوەش پارەکەم ناوان تەبان ئەمە ماچم کرد و گەردەنم ئازا کرد و گوتم لە مێژەم گەردەنم ئازا کردی بەس ئێستا ئەو گەردەن ئازابوونە بە ڕوع گیانە بە خصوصیە هان دەرێ بەعام گەردەن ئازابوون دەکە ئیتو بە تایبەتیە بڕۆ گەردەن خۆش پارەکەەوە گرتەوە یانسی ئەفر نەکرد هەردامەوە بەس معزیبی وەی بووم ڕووی دەوێ ئەتو بچی بە کابراایە ئەمن دزیم کردیە ئەوە بەهین ئەوە مووقیفەکەیە ئینسانێک ئەگە شکستی هینا زەرری کرد زەرەر وەکو قازانزە وەکو ژن و مێرد وایە زەرەر و قازانز وەکو ژن و مێرد وایە نە زەرەرەکە بە تاقتەنێ دەژی نە قازانزەکەش بە تاقتەنێ لازم و مەلزومی یەکتر یعنی تەواو کرد وەکو سارد و گەرم وایە ئەتو دنیا بە ئەگە پارەت هەبوو ئەتو محفوظ نی
هەتا مردنێ کۆترێ نامرێ قوربان ئێستا من کۆترم قەت نەمردووە بۆ چکە کۆترم نەبووە ڕزان ئەو برانەی کەما پوچ بووینە بە سەدا ئەو 2-3 ساڵەی خەڵک کاک محەممەد ئەگە دەرفەتەکەم دێ خەڵکەکی زۆر ما پوچ بووە خەڵکەکی زۆر تەلەفۆنم لۆ دەکا یعنی زۆر ناڕحەتە هەیە میسان ئەو بەرنامە منی دیتە دەرێ ئەم لە هەمان مووقفیتیومە کەس سەلام لێ ناکە ئەوە زۆر ئەمن دەهژێنێ یعنی ئامۆژگاری دەکەم ڕزان برایان نە زەرەر کۆتایی دنیاە ڕاست نە قازانجش کە ئینسان بە قازانج غرور بگری ببتە جەلات ڕاست ببتە مجریم یعنی ئەم قازانجم هەموو عالەمی پێنەزانبی ئەوە زەرری کردێ یعنی هیچ نییە کابرا دری باش بووە بۆ نەوعی زەرری کردی ئەوێ یعنی مەشاکری هەبوو زەرری کردی ئەوێ مەشاکری عایلێ هەبوو زەرری کردیە باش ڕزان ئەو کەسانێک کە زەرر دەکەن دەبی بێنەوە بازار نابی هەر بێن لەبەر بازار ڕاستە معاملەی 10 کیلۆی کردیە معاملەی بە 10 لیرەی کردی بڕۆ بە 9 لیرەی وەرەوە بازار وجودی تەبی بەرگەی ئەو قسانە بگرە کە خەڵک پێت دەرێ بازار شوێنی هەموویەتی ڕاستە یعنی بە سەدان قسە بەو پێغەمبەرە نازدارەی گوترا کە گوتی ئەمن پێغەمبەرم معنی بە سەدان کەس قسەی پێگوت یعنی دەبی کە پێغەمبەری نازدار سەڵاو عەلەیهی وسەلەم ڕوبەڕووی ئەو هەموو قسە بۆەوە بەرگەی ئەو هەموو قسەی گرت ئەمە لۆ نەگرین یعنی ئێستا ئەتو مایە پوچ بووی لۆ نایە بازاری لەبەرەوەی لەسەر 2 قسەی نانی نەفەس نزمەچی ڕاستە وەرەوە ئەگە گوتیان ئەتو دزی برێ بەرگە دەگرم گوتیان ئەتو نەزانی برێ بەرێ نەزانم کاکە بەرگە بگرێت دەبی وەکوەی وایە دڕکەکەت پێبی بەناو لۆکەکدا ڕەتبی دەبی ئەو حەزابەی بچێشی ناتانی بێەوە ناو بازاری بە سافی بەڵام سەرڕاز بە لە یعنی دەبی ئەتو دەرز وەگری لەو زەرەرەی یعنی ئەمن بە سەددا من ژەرەرێک 2 3 4 5 کردیتم ئەگەر هەمان زەرەرم کردبی یەکەم و دووەم و سێم کەلچی ناو بازارڕیم نییە دەی بچم دابنشم لە جێک داب مەزرم ماگانی خۆمە گرمووە سەلا لەبەرەوەی عقلم پێویست ناکە بەس جەستەی دەوێ چکە دوونەوە بزنسەیە کاک محەممەد بزنسەکەی عقلا بزنسەکەی جەستەیە جەستا من داوام دەکەم و ئیش بکەم و عقلی ناوێت داوامی خۆم دەکەم و ماگانی خۆم وەردەگرم پێویستی عقلن بەکاربێنم بزنسەکەی عقلی دەوێ و جەستەی دەوی بێنا ئەو کۆمەلگای قەت دامەنی شەبرایەکەت زەرزەنشتت دەکە ئامۆزات قسەت پێ دەرێت زیرانەکەت ئەتوو بەنا میانی بەغێر شەخص تێدەگەن وەرە کۆمەلگا چۆن لە دینە فەرمی ئودخولوا فی السلم کافە وەنیە ئاەتی قورآنە بە تەواوەتی وەرە ئیسلامەوە خورمش نابێت بەتەواوەتی وەرە شەڕ و نیوە شەڕ یەکشتە لە هەڵقەی پێشوا بۆم دەرکەوت دەمێکە من وامزانیت چەند ساڵێکە وای لاتوە کە دەستی کەس سەری کەس نەخورێنێ بەڵام وەختی کە ئەزمموی ئەوە بۆ ژێڕامەوە کە خۆت چیت لەگەڵ ئاژەڵەکانە بۆم دەرکەوت دەمێکە دەستی کەس سەری کەس ناخورێنێ خۆت ئیش بۆ خۆنەکەی بە خۆت کەس بۆت ناکە کاک حاجی کاتی بەرنامەکەمان خەریکە بەرەو کۆتایی دەچێت بەڵام دوو پرسیارم لێت هەیە دانەیشیان بەگشتی ئەگەر ئێمە ئەم ساڵ چاوەڕێی دابەزینی نرخی زێر بکەین یان چاوەڕێی بەرزبوونەوەی بکەین تەمان لە بازارە ئەو کەسی لێتە بازارەوە یەکەم شتەبێت دای بنێ زیانەکە اینجا قازانجدا بەرزبوونەوە دابەزینی شەرعینی شتە ئێمە ئەوەندەی نزیکین لە زێڕێکی 4,000 دۆلاری بۆ ئۆنسەیەک یا 3,900 دۆلاریەک ئەوەنە نزیکین لە زێڕێکی 6,000 دۆلاری بەڵێ ئەسەرەتا معلوم بوو لە 2025 هەموو شرۆڤەکار و هەموو بانقەکان هەم پێشبینیان کە ساڵی دادێ 7,000 بەڵێ ئەوە هەم معلوم بوو هەموو ڕاگەانەکان 7,000 یەک دێگۆ 10,000 یەک دێگۆ 6,000 معلوم بوو پێچەوانەکەی دەرچوو پێچەوانەکەی ئەو شەڕە بوو کە ڕوویدا کە ئەو بازاڕێ چەقاندووە شەڕەکەیە ڕوون نییە گەمەکی سیاسی و گەمەکی ئابووری جیهانی هەیە ئەمن لە سەرەتای ساڵی 2026 گوتم ئەو گیانەی خۆمجێم لە گەورەترین بازرگانی دنیاە بوو گوتی ئەو ساڵ بە ملیارات دۆلار خەڵک لە زێر زەرەر دەکا زێر و لە کانزاکان و دراوە ئەلکترۆنیەکان ئەمە ئینشاڵە لە بەرنامەک باسی چکەمە زەرەرێکم لە 2007 لە فۆرکسە بوو لە دراوەکان بوو
ئەو کاتی وەکو ئێستا نەبوو ئەو کاتی لۆت باز دەکەم تویشی فۆرەکسەکە حاجیر نا بەداخەوە ئەو کاتی فۆڕێکسی ما ئەمە ئێستا پێ دەرێن فۆڕێکس ئەو کاتی بە تەلەفۆن بوو 100 کیلۆ زێر دەکرا لەگە دوبێ شتێک نەبوو بەنای فۆڕێکس بەو وەکو جەنابەت گوتێ ڕوزیمان قسۆتە ناو فۆرەکسەوەی نەخۆ بەشێک نییە لە فۆرەکس بازاری جوود دراوەکان باست کرد گوت لە کەرنتینەی خەڵک بێئیش بڵێ تاویدا و بەرنامێت کە فۆڕێکس بەخۆی مەدرسەکە ئینسان پێشوێ بچی دەبی چەمانگێک بخینی چەمانگێک فێربی چەمانگێک ئەوها نییە فۆڕێکس ئەتو لێ دەدەی دوگمەیدا دەگری دەفتەرە قازانزەکەی دوادا دەگری دەست زەرێرە فۆڕێکس دۆ کەس خێری نەبووە ئەوانەی کە بە نەزانین چوینە ئەوانەی زاناش بوونە لە بۆ سابر دەبی فۆڕێکس لە بۆ بازاری سەرپێی و عەجەلە و بخۆ ئەوەی نابێ کەسێ نایە بە حەومانگ لەدایک بوو بێ نابێ ئەوچکە فۆڕێکس بەخۆی بازارڕێکی دام پێدراوی جیهانیە هەموو بازارەکان سەرچاوەکەی دەستۆ سە فۆڕێکس ئەو بازار زێڕنگرانەی هەولێرێ دەستۆ سەرچاوەکەی فۆڕێکس کڕین و فرۆشتنەکە لە فۆڕێکس دەکرێ بەس بە شێوەی علال و بە شێوەی ئارام هەیە بە شێوەی عەزمی خۆت هەیە بە شێوەی عەزمی باو باپیرت هەیە ئەوە هەیە میسان ئێستامە لە دوکانە 500 غرام هەیە کاکە لەم بکەنە مار کابرا لە زیازی لۆ دەکاتە مار خۆنیتی یەکسەر بچی لە باقی برێ کاکە 500م دێ یعنی هەموو ئیشەکانی کانزا و هەموو دراوە ئەلکترۆنەکان مربوطن بە فۆڕێک بازارەکە فۆڕێکسە ئەوجا وەکووە ئەتو ئاوی بە عراری دەخۆیان بە عرامی دەخۆی ئاوەکە لە پێشە و دەخۆی بخۆ عرار هەیە و ئارام هەیە ڕاستە کوی دەخۆی بیخۆ ماتوو مثالەن ئەمن باقەش عالەمی منی ئەم ترامنیمە دابنیشم یەڵە جەماعە لەسەر قسەی ترامپی جا باقە عالەمەکەی زۆر جار کەوتۆتە ڕاست دەکرانی یعنی ئەمن گەورەترین پاول چەند جار تەوە ینی قسەکانی پاوڵی چکە پاول بە شکل ئەوەن سێ برند و نوێی دەکا منە باڵ شکل ئەگە پێکەنی نەوعەکە ئەگە تووڕە بوو نەوعەکە ئەگە هیچ قسەی نەکرد نەوعەکە یانێ قسە وەکوە تو دەچیە وتاری هەینی بە سەدام وتار لەو هەولێرێ هەیە دەچیە هەموو شار هەموو ئاەت و عەدیسەکە لۆ باز دەکەن لەوانەیە ئەتو لە 50 پێ ئەو مەلانە ئەو خۆشنینە دەچیەکن هەموویان لە خاسکە و خراومەکە ڕەحمە لە بابێت ئەو ساڵ پێشبینی ئەو ساڵ بە ئەگەری زۆرە یعنی زۆرە ئینسان هەر ناژێرێ قسەی بکە لەبەرەوەی ئەو خەڵکەیمە زۆر بە زەحمەتە بەس بە وەکو پێوەر دابەزینی زۆر زیاترە لە گرانبوونی ینی ئەو شەڕا ئەو هەروەستەی پێکرد ئەگەنا لە سەرەتای ساڵ گوتم ئەو ساڵ باش ساڵێکی هەر قسەی منی قسەی سەدان شرۆڤەکاری عەرەبی و بەریتانی و ئەوە هەیە ئەو ساڵێکی باش نابی لە بۆ زێڕوزی و هەم کانزایەکە ساڵ هەیە شووتی خۆشە ساڵی خۆشنی ئەم ساڵی زێڕوزی و نیە ئاسایی بێ بەلاتانەوە ینی ئێمە بە ژێرەی پێشبینیەکانەوەی نزیکین لە دابەزین ئەوەنە نزیک نین لە بەرزبوونەوە کاک حاجی ئەگەر بە کورتی زۆر بە کورتی سوپاس دەکەم توانی ئەزمونێکی زیانکردنی خۆتمان بۆ باسکەیت ئەڵێن لە هەر خەسارە و عەقڵێ ڕاست بۆمان بژێڕیتەوە بە کورتی مەسەلەن چ ساڵێک بوو لە چیا بوو مامەڵەت کرد زیانت کرد سەرەتای هەر لە ئەوە زیاتر هەر مەربوطی بۆ قسانەی من و تو هەبوو ساڵی 2007 ئەو کاتی ئەمن ئیشی بابرێن معاملەی هەوایم نەدەزانی هەوان نەبوو بەس ئاخیری بووە هەوا ئەم معاملەی فۆڕێکسی کوردی ئێستا باشە لەگە برادێکی لە دووبێ بووم ئیش کە کار و کەسابەتی خۆم دەکرد ئیشم زۆر باش بوو ئەو کاتی لە خوای بە زیادبی ئەو کاتی ئیشی سینیشم دەکرد نەکرد دوبەی ئەزێڕم لە دوبەی دەینا و ئیشی خۆم دەکرد و ینی ئیشێکی باشم برادێکم نەگەر بوو زێڕی کڕی گوتی ئەوەی دەکەم وهای کردێ گوتی بە ڕێیت و ئازی چی لێدێ ئەو کاتی ئۆنسە بە $800 $800 ساری 2007 سەرەتای یەکەم معاملەم ئەو برادرم گوتی ئەوجا کاتی ئازینە بگوتی مام هەژار بەڕێی تو چی لێدێ ئەمنیش گوت مەڵا هەلو گۆڕێ وتم گران دەبی وەڵا یەکسەر وهای کردێ کڕی و هەتا ئەمە چایەکمان خوارد و چوینە بازاڕی قسەکەی من دەرچووە من لەو گۆڕێ کردم گران دەبی وەڵا چیلۆی $2000 پێبڕا ئاین تقریبا 2 دەفتەری پێبڕا گوتی کاکە فەندق و نانت عایدێ من ئەو معاملەم لەسەر قسەی تو کرد ئەمنیش بەبێ هیچ مەزدەڕێک بەبێ هیچ شتێکبارەوە هالۆ مات گوتی
بەڕێت و چی لێدێ گوتم گران دەبێ وڵات تەلەفۆین دەستدایە گوتی ستی ئەوزە و کابرای ئەو کاتی بۆ فۆڕکس و ئەو بۆرسیان هەبوو گوتی ستیان 20 کیلۆم لە بکڕە باش 2 دەفتەری قازانج کرد باش وڵا ئەو جارە هەندە ناو دوبێ ئەو کاتی دوو بەژوا بوو ئەفتەک دەماینەوە وڵا دیسان گوتیە من وەرە ئەو جارە دەکردن ئەتو شریکم بە ئەتو هیچ مەدە بەس لە زەرەر و قازان شریک بە ئێم نژۆتمیڵە وتمەخە پارەی نادەمە من گوتی کاکە تو عقد نەبێت تو بەستەوە قوعەکەم پێ برێ ئەمن دەیکەم ئەمە نازانم ئەو معاملە کو دەکرێت کو ناکرێت بەس قسەی من وتمیڵە دەبینە شریک 16 کیلۆی کڕی 8 لۆ ئەو 9 من 9 گوتی چی لێ دێ ئەوەنسە هاتە $780 ئەمنیش گوتم وەڵا گران دەبێ دیسان گران دەبێت گوتی کو دەزانی گوتم ئەم دەزانم هیچ معلوماتەکەم نەبوو وەکو ئەو برادرانە ئێستا هەیە لەو گۆڕی دەرێن گران دەبێت هەمان شت ئەمنیش گوتم گران دەبێ وە بۆ هەتا $780 بوو هەتا چوینەکن ئەو برادرەی بۆ 760 هەر سەری لەم باندا گوتی هەژار تەوەقعەت ئەوە نەبوو گوت کاکە گران دەبێت و عەجەلەی مەکە ڕاوەسە 2-3 سەعاتان بووە 805 نانە 805 ئەوە 805 ئەمە لە 760 قیچ قیچە بەسەکەت بووە 805 باش وەرە گوتی مامەژارەوە کو زانێ گوت بابە ڕاوەستە دەبی سەبرت هەبی ئەو زەوی شێ بکەی وەڵا معاملەکەی کرد 160 وەرەقەمان پێ بڕە 160 دەبی هەشتای بداتە من من میستا من بە فعلی شریکم تەواو شەریکی وایە شریکم دعوت و ناخواردن و نییە شیوێنێ دەی پارەم داتێ هەشتا وەرەقەم داتێ هەشتا وەرەقەش زۆر بوو وەڵاهای کردێ 20 وەرەقەی لە ناو جیرفانم دانا گوتی هەگرا جانم ئاوجاوەیە هەولێریە گوتی جانم هەگرا ئەوە چت کردێت دوو قسەت کردێ خۆ قسە بەنزین تێدانە گوتم وەرەوەرە قسەت پێ برم ئەوە نێزیک ئەو مزگەفتینە سوندی بخۆ برێ ئەگە زەرەرمان کرد باە 20 وەرەقە لەم وەردەگر گوتی ناوەڵە گوتم دەبین هەشتا وەرەقەم بدێ ئەو هەشتا وەرەقە سەرەتای دروستبوونی مای پوزبوونی 2007 بوو لەو هەشتایە دەستی پێ کرد بەناڵی پێ و ماڵی ماوا کرد هەشتا وەرەقەم ماوە ئێستا جانم ما ئێستا لەکوێ چیەکە ئێستا ئەوی شەر زێڕنگرت جملەتیا گوتی جانم بینتان باشە هەر چاکچۆنی یانی ئەو وەختی کەسیش نەناسی بە خەڵکم دەچوێت دوبەی زوو لەوێ دەبینە برادر هەستامۆم لێ هات ئەو هەشتا وەرەقە زۆر خێری لەوەی زیاتر بکە و زێڕم هینا بۆ هەولێرە بفرۆشم مسقال نابابە یاڵە دەی ئیشم کرد 2 ساڵ لە سەر یەک لە بابە کوردەکەی لە فۆڕکسی زەرەرم نەکرد 2 ساڵ ینی لە 2009 لە 2009 من هیچ زەرەرەکەم نەکرد بەخۆی ئەنی کە دەرێم 2007 ئیفلاسم لەو هەشتا وەرەقەی ڕادەرێم بەخۆ 2009 لاز بووم بەزەم لەو هەشتایی گوتم ئیفلاس بووم تێگەم چیرۆکی فۆڕکسی تۆ لە 2007 دەستی پێ کرد بۆ دیار بوو چەند قازانجەکە لەو بینە بەڵێ بە دڵنیایی ئەوش دیار بوو نانە یەک لەو قازانجت پێ دەرێم برایەکەم ژنی هینا بوو ناوی ڕێبوار بوو ئەنی با ئەو قازانجێک کە ئێستا خەڵک خۆیان کرد تەخەبی لە فۆڕێکز ئەوها ئەو کاتی بە ئەو بە برای خۆم برێم ئەمێن یان تەبم چوومە ناو ئەو بوارێ ئەو وەختی فۆڕێکز نەبوو ینی نەبوو هە ناوی فۆڕێکز بۆ ئاخری خەڵک زانیان تەلەفۆن نەبوو 100 کیلۆمتر بکە مار 100 کیلۆمتر کیلۆکەش نەبوو بەڵێ ئەو کاتی ئەوها بوو وەڵا منیش قەزم نەو قازانجە کورتە و درێژەی دێ ئەو برایەکم ناوی ڕێبوارە ئەوش ئێستا زێڕنگرا ژنی هینا ئەمنیش بە مناسبەی ژنگۆستنەوەکەی داوەتەکەم کرد لە شاری شاب باشە لەو دقەی لە مارە سواری تیارەی بوو ئەوە عفو سیارەی بووین تەلەفۆنم کرد گوتم کاکە 100 کیلۆم لەو بفرۆشن 100 کیلۆ وەڵا ئەوانش یەکسەر ڕەسیدم هەبوو $1,000,000 دانابوو ئەو کاتی وەڵا 100 کیلۆم دانا ئەتوت ینی حسابی خۆت بکە لە ماری لە ئازادی ڕابچیە ئەبوو شاب 3 دقە 4 دقەیە هەتا نانی دەخۆی ئەو هادەکەی شاری شەهاب لەکن گوڵانی ئەو کای تازە کرابەوە
ئەمنیش ئەو مدەیە چەند پێدەچی لە مالی ڕاهەتا دەگەی ئازادیەتا دەگەی شاری شا بە تا نانەکەی دەخۆی دەری ئەلحەمدولێ دەچێت سەمەخسەری ئەمنیش ئەوها دەستم شوشت شاشەکەم کردەوە 160,000 خێرا 16 دەفتەر بەوەندەی بەو کورتە ینی کەمتر لە 40 دقەی 20 دقە 30 دقە وەڵام منیش گوتمەوە خوا ینی تعویزی داوەتەکەی کرد وەڵا تەلەفۆنەکەم کرد گوت کاکە لەم بفرۆشن 116 دەفتەر ئەوەی ئەنی زۆرترین قازانج بوو لە کورتترین مدە لە قازانجی گەورەتر هەبوو وەڵا ئەمنیش ئەو عادەتەن ئەوانەی فۆڕکسیش دەکەن دریان زۆر باشە حادی توش و خەڵکی لێ هاتووە زێرەکانمان پێڵی چەند زێرە کرد بەس قازانجەکانمان پێ ناڵێ نانە قازانەکەی نان دزین لێ نارم قازان ینی زەرەر و قازان ئەتو ئیساب بکە میلیۆنەکەم هەبوو سفر بوو قازاندشی هەموو برد ئەو کاتی بە فعلی بە ملکیش قازانجم لە دەستدا مرکم هەبوو لە دریمستی خانی هەبوو لە ئینگلیزی هەم بۆ ئەو کاتی معاملەی هەوای زەرەر تاوان ئەنی ئەو زەرەرەکان هیچی وەکو یەکنیا هیچی ڕەبتی بە یەکدری وێنە هیچی ناشتۆ سەر و لەفە و ئاژەڵی و لێرە و لەوێ شرێک شراکەت هیچی وەکو یەکنیە هەمووی دەرسەکە و ینی وانەکە لە بۆ خۆم و لۆ هەموو ئەو کەسانێک کە گیانەیە عادەتەن ئەو کەسێک کە فۆڕکسیش دەکەت دری زۆر باشە خێری بە وەرەقە دەکە بە $100 دری باشە هەنێ ئەوە نیە وشی تکەش 1000 دیناری نادا ئەگە لە فۆڕکس نەی پاڕی فۆڕکس نەی ئەو دەمی لە مەتامی هاتمە دەرێ چەند شاگردی لێ وارێکی $100 $100 ئەن زۆر زۆرە دری باشە ینی دری کراوەی خێری شاگرد نەبووینەژینە نانە ئەوانەی ئەو کاتی کارمەندی وە بۆ خوای گەورە کۆتایەکی لە کەمتردا سعات 2 شەو بوو بازار بۆ سفر بوو 2 شەویکەی 2 شەو ئەو کاتی دو ساڵەکان سعات 2 شەو نازانم وەسمە زەواجەکە و داوەتەوەی ئەوە میسالێک بە قازانجەکەی بووکەی بۆ ئەوە براکەت کەی ساڵی چەند هەبرایەکەم لە 2008 داوەتەکەم کرد بە مناسبەی زەواج و ئەو بابەتانە کە کردم 2 ساڵان کردم باوەڕکەن 3 بەشی قەیسەری ئەو کاتی ئەتیباری لەسەر قسەی من دەکرد لەبەرەوەی 2 ساڵ زەرەرم نەکرد چیرۆکی ئەو شەوەی 2009مان بۆ بژێڕەوەکو کۆتایی بوو شەوەکە سعات 2 شەو بازار بەوە عادەتەنها ئەو کاتی سعات 2 شەو بازار دەبەوە ئەو کاتی کڕین و فرۆشتن بە سەوت بوو بە دەنگ بوو بە ئیمێڵیش بوو باشە ینی کابرا پرست پێ ناکە کە سفر دەبی ناری خاتری بگرم معمیدمە بابینی ئەو کاتی ئۆنسە لەسرە من سفر بۆ بە $1416 ئەو کاتی ئەمن معاملەم کرد ئۆنسە بە $1000 بوو $1000 ها بە 1460 ئەمە سفر بووم کەمال ئەلم ڕانەوەستا هەتا 1980 هات یعنیگە هەر چەندم هەبە قاز زەرەرەکەم دەبووە دە بەرامبەر عینادی بکرد بە بۆوەندەی کۆتایی هەت کە ئەوەندە پارەم هەبوو یعنی ئیوەی نەبوو برێم کاکە چەند لە حسابەکە تا بوو ئەو کاتی $200 ملیۆنێک $1 ملیۆن هەبوو بێزگەلەوەی هەموو مرکەکانم خۆشم ئەو کاتی فرۆشت کە سەفر بووم زەی سەر چاوەکەی لە چ دروست بوو خۆ چەند زەرەکردن $1 ملیۆن زەرکردیان نا 262,650,000 کاک محەممەد با من پێ درێم خانیم لە دریمستی فرۆش بە 17 دەفتەری لە سەجارەی ڕئیسی کە ئێستا بە 2 ملیۆن خانیم لە ئینگلیزی فرۆش بە 14 دەفتەری کە ئێستا بە 2 ملیۆن ئەگە ئێستا ئیساب بکەم $10 ملیۆن $15 ملیۆن زەرر کرد ئەوە کەمایە پووز بووم ئەو میسالم لۆ هیناوە ئەو هەشتاوەرەقە لۆ قوڕی کردە سەرەما ئەمی لە ڕێچکەی کاسیبیەشی ستاندار هینا دەرێ پارەکێ ئەوها بە ئاسانی پێ دەکرێت و لۆ دەچی مارومداری بەجی دەیلی ئەوە یەک دووش لۆ لە 1460 ئەمن سفر بووم پارەی خۆم بوو کەس قەردار نەبوو کەس 15 دەفتەرێکی برادێکی قەردار بوو ناوی مزەفەر بوو ئەوش دامەوە کە دام بەس ئەو 15 ئەوش لە بۆی تعویل کردم بەشی 15 دقەی نەکرد ینی 15 دەفتەرەکە بەشی چارەگەچی نەکرد تاوە نەما کە نەما لۆ ئەو هەشتا وەرەقە ئەمنی وەلێ کرد ئەو برادرانێک کە معاملەی ناهەنەی نرد بە بەس بیگۆت بە ئێستا دەقەیتکە لۆ دەنێرم ئەمنە و پازێ نەدەڕۆی کە لەسەر قەردار
یعنی لێرە لۆ باوڕم بەوەی هینە لە 1460 ڕاوەستم با دیسان مناقەشەی نەکەم بسی ئەگەر بوو 1600 دوای دێتەوە هەزارێ نا باوڕم بەوەی هینا کە 1450 تاو من دانم بە شکستی خۆمدا هینا و ئیفلاس بوو نەچوومەوە ناو سیراعی ئەو جارە مار و مرچی باب و خارم و مامن بیلمە ناو مۆزوعی بسمەوە شەڕێ بکەم گرنتێکردن کەڵکی نییە ئەو گرنتیە نییە لە معاملە کە دەرێم لە کۆتایی قسەکان هەموو شتێک بەرامبەرەکەی هەیە یعنی ئەتو نەبە زاکیرە و عقلی خۆت و بەوەی ئەو مارە خڕبیتەوە ئیلاهیەکی تێدایە بەرەکەتەشی ئیلاهی ینی بەرەکەتێکی سادقی تێدایە ئیوەی نیە ئەتو معلانی ئەتو ئەو ڕۆسەر سەرماداری ملیۆنێری لەبەرەوە ئەتو زۆر زیرەکی نا ئینسانی وا هەیە هەموو کوردستانن بە گچکەترین علم بەڕێوە دەبا ئیوا هەیە کەمال ئەلم 10,000 دیناری لە جیرفانی نییە ڕاستە ئیواژ نییە مانەوە نییە کابراگە گە زەرری کرد تەواو ئەوە گاوانە و هیچ نییە و ئەو هەر لە ئەسلدا ئیوەی نەبووە پارێ بکەوتە بەردەستی ناڕجاان هەموو کەسێک جوانە بە ترش و شیرینی بە زەرەر و قازان جوانە بەس خودی ئەتو کەسەکە ناخی پاکبی ئینسانێکی باشبی ئەوە کافیە کاک حاجی زۆر سپاس دەکەم ئەمە دەرزی زۆری تیا بوو یەک لەوانە دەرزەکەەوە بوو کە بۆ بە ڕێزان کە زیانیان کردووە $1000 $10,000 زوو هەڵمەچن من گومانم نییە لەوەی ئەگەر بە باشی کەسێک گوێ لێگرت بێتم بۆی قسەی منۆ زەری کردێ بەڵام ئەو خۆی چۆن مهم نییە من چۆن گرنگە من چۆن قسە دەکەم ئەوەنەش دوۆرە گرنگە جەنابە چۆن گوێ دەگری هەمان چۆن قسەکردن بە پرسیارەتی گوێگرتنیش بە پرسیارەتیە ئەمە کابرا تەلەفۆن نەکاڵە یا شێخ وەڵا بۆی تۆ زەرم کردووە بۆ وەڵا 2 کیلۆ زێڕم هەبووە ئەو ڕۆژە توت ئاڵتون دابەزێ کەی بووە سێشەممە بووە ئەی دابەزی ئەرەوەڵا ئەی بۆ زەرە کردووە ئاخر دوای 4 ساعت بەرز بووە دوای 3 ساعت بەرز بووەڵێ ئێوتم تۆ خوا $216 یاوە بە تۆ ئاوا بیرەکەی تۆ ئەی بە تەمای چییە من قوڕقڕاگی بازارە بۆ بگرم تا جەنابێت هەتا تو ئەوە دەبێت بە ئیسراحەتە چیتە بازار مڵکەکەتە فرۆشیایی کڕی من چیت لێ بکەم یانی زۆر $320,000 باشە کاک محەممەد ئەو کەسە کو ئەو قسە ئەو جورئەتی داتە خۆی قسەی ئەی وتم ئەگەر قازانج کردات خوا تەلەفۆنە بۆ کردم هەر بڵێ سپاس دەکەم کە من بە دوای سواسیشەوە وێڵ نیم یعنی تۆ بەڕاستی کێشەکە پێشبینەکەشم ڕاز دەچوو خۆگە ڕاستیش دەرنەچوایە هەر تەبیعیە کاکە ڕازەر نەچووە وانە ڕاست نەبوو کێشەکە ڕاستیش بووە ئەوەش نەبێ بۆ دقەیەک بوو بۆ چەند سعات ئەم شتە لەو سیعرا بووە کە دڵخوازی ئەم بووە بەرحاڵ ئەمە یەک دووهەم لە ڕێی خۆمان لانەین نانێ خوا لە شوێنێک یاوێتی نەچیتە شوێنێکی شتی دیکە زۆر هاتوێت ناو بازارەکەەوە یەکێک لەوانە مسە سفرە کە زۆر جارێمە مس و سفرەکەشمان بۆ لێک جا ناکرێتەوە لە حەڵقەی داهاتوو باسی ئەمە دەکەین تا ئەو کاتە سپاردەی کەسێکتان دەکەم کە بوون و نەبوون هەر لەوەیە ئەگەر ئەوە قوبول کرد بوون و نەبوونەکەش قوبولەکەی ئەوە جاری وا هەیە قوبوڵی ناکەین بۆیە قەرزەر و زیان قوبول ناکەین تا ئەو کاتە بەخوای گەورەتان